بڕادەری لیژنەی پەروەردە لە پەرلەمانی هەرێمی کوردستان ڕایگەیاند کە خوێندنەوەی یەکەم و پرۆژەکەی پەروەردە کراوە لە ماوەی داهاتووشدا بڕیارە خوێندنەوەی دووەمی بۆ بکرێت. هەڵبەتە بڕیارەکە بۆ گۆڕانی شێوازی تاقیکردنەوەکانی 12 ئامادەیە کە لە ئێستادا و لە ساڵانی ڕابردوودا دەنگوی زۆری لەسەر هەبوو. ئێمە بۆ گفتوگوی زیاتر لەو بارەوە دەچینە لای بەڕێز شەمۆل ئاشتی سابیر ئەندامی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا و هەروەها توێژینەوەی زانستی لە پەرلەمانی کوردستان. کاک شەمۆل سڵاو لێ بێت، بەیانیت باش. سەرەتا گەر بکرێت کەمێک باسی پرۆژە یاساکەمان بۆ بکەیت کە لە پەرلەمانی کوردستان لە ئێستادا خوێندنەوەی بۆ کراوە. بەڵێ بەیانیتان باش، دیارە پرۆژە یاسای پەروەردە و فێرکردن لە ئێستادا خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە، دوایەوە ئاراستەی لیژنەکەی ئێمە و لیژنەی قانونی پەرلەمان کرا بۆی راپۆر ئامادە بکەین بۆ خوێندنەوەی دووەم و خوێندنەوەی سێم. دارە پرۆژە یاسای پەروەردە و فێرکردن 5 دەواازە لە خۆی دەگرێت. دەواازە یەکەم ئامانجەکانەوە، دەواازەی دووەم پەروەردە و فێرکردنە لە قوتابخانە و خوێندنگا حکومیەکان، دەواازەی سێمیش پەیوەندی هەیە بە ئەو خوێندنگە ئاهلیانە و دەواازەی چوارەمیش باز لە تەشکیلەی پێکاتەی وەزارەتەکە دەکات کە لە چی و لە چی پێک دێ، بە نمونە چەند بریکاری هەیە، چەند مەدیر عامی هەیە و بەڕێوەبەرایەتیەکان چۆن چۆنی پێکدەن و دەواازەی ئاخریش حکومە گشتی و داراییەکانە. بەڵێ کاک شەمۆل، پرۆژە یاساکە کام سێکتەرانی خوێندن دەگرێتەوە، دەتوانین بڵێن گۆڕانکاریێکی بنچینەیە لە شێوازی پەروەردە و فێرکردن، شێوازی خوێندنیان تەنیا پرۆژەکە بۆ خوێندکارانی 12 ئامادەی و شێوازی تاقیکردنەوەکانی 12 ئامادەی لە خۆ دەگرێت. ئەو پرۆژە یاسایە دیارە خۆتان دەزانن لە ڕابردوودا وەزارەتی پەروەردە لەسەر بنەمای دوو یاساکاری دەکرد، یاسایشیان یاسای ژمارە 4 ساڵی 1992 کە 4 جار هەموار کراوەتەوە، و یاسایشی تریش پەیوەندی بە ئەو خوێندنگە ئاهلیانەوەی یاسای ژمارە 4 جگە لەوەش کۆمەڵک بڕیار و ڕێنمایی هەیە کە ساڵانە لە وەزارەتی پەروەردە دەردەچێ. هەموو ئەوانە کۆ کراونەتەوە کراون بە یەک پرۆژە یاسا کە هەمووی خۆی لەو پرۆژە یاسایی ئێستای وەزارەتی پەروەردە دەبینێتەوە. بێگومان ئەو پرۆژە یاسایە کە ئێستا هاتوۆتە بەردەستیمە بەمانای ئەوە نییە پرۆژە یاسایشی تەواو متەکامل بێ، بۆیە خراوەتە بەردەستی ئێمەش بۆی ئەو بڕگە و مادانەی کە پێویستی بەوە بێ گۆڕانکاری تێدا بکەین و ئەمە وەکو لیژنەکە چەندین کۆبنەوەمان لەسەر کردووە، کۆبنەوەمان لەگەڵ بەڕێزان لە وەزیر و بریکار و بەشێک لە مدیر عامەکانی وەزارەتی پەروەردەش کردووە. لەوێ هەندێک گۆڕانکاری کراوە بە ئەو پرۆژە یاسا لە داینگەوە تێیدا، یعنی بە یاسا دەکرێت هەتاوەکو پەیمانگا پیشەیی و پەروەردەییەکان. بەنمونە ئەوەی کە باز لە تاقیکردنەوەکانی پۆلی 12 بکەین، لە ئێستادا تاقیکردنەوەکانی پۆلی 12 تەنها لەسەر ینی بۆی خوێنکارێک بچێتە زانکۆ و پەیمانگاکان تەنها لە ڕێگەی تاقیکردنەوەیەکی وزاری دەبێت کە لە پۆلی 12 بەپێی ئەو پرۆژە یاسایی کە ئێستا لە بەردەستمانە 3 تاقیکردنەوە دەکرێت لە پۆلی 10 و 11 و 12. پۆلی 10 20 نمرەی لەسەر دەبێت، پۆلی 11 20 نمرەی لەسەر دەبێت، پۆلی 12 60 نمرەی لەسەر دەبێت. ئەو تاقیکردنەوەانە هەمووی تاقیکردنەوەی نیشتیمانی دەبن لە کۆتایی ساڵ. خۆی ئەوەش ئەمان لەگەڵ بەڕێز وەزیریش باسی ئەومان کرد، شێوازی تاقیکردنەوەکان ئایا چۆن دەبێت، هەرچەندە لە پرۆژە یاسایەکە دانیەوە دەکرێت دواتر بە ڕێنمایی ڕێک بخرێت لە وەزارەتی پەروەردە. پێشتر تاقیکردنەوەکان تەنها لە ڕێگەی بەڕێوبەری گشتی تاقیکردنەوەکان ڕێک دەخرا بە شێوازێک لە شێوازەکە، بەڵام ئێستا بووە بە یاسا دەبێت تاقیکردنەوەکان تاقیکردنەوەی نیشتیمانی بن. هەرچەندە ئەمە زۆر قسە و باس هەڵدەگرێ، 20 دەرەجە لە پۆلی 10 و 11 و 12شی تێدایە، چونکە لایانی سلبی و ئیجابیشی تێدایەوە. بە تایبەتی ئەمە زۆر جار هەیە کە خوێنکارێک لە پۆلی یەکی سەرەتاییەوە لەوانەیە خوێنکارێکی زۆر باش بێ، بەڵام کە دەگاتە پۆلی 12 تووشی مەلەل دەبێت، تووشی ئەوە دەبێت ینی
لەو گۆڕە جارێ یارناسەوە خوێندنگاکە ئەمە بدان نمونەمان هەیە بۆیە وامان کردو بۆی ئەو زەختە نەفسیە تەنها لەسەر پۆلی 12 نەبێ لە پۆلی دەوە ینی بیزنمرە خۆی هیلاکە لە پۆلی 11 و خۆ پۆلی 12 بۆی ئەو خوێنکارایە کە دەسێتە هەر بەشێکی سپۆری تایبەت بەخۆی بە فعلی خوێنکارێک بێ ینی لە پۆلی دەش خوێنکارێکی باش بوو بێ لە پۆلی 11 باش بووێ لە پۆلی 12 خوێنکارێکی باش بوو بێ. کاک شەمۆل لە ساڵانی ڕابردوشدا ئەم بڕیارە هەبوو پێما بێت ساڵەگەان 2 ساڵ تا ڕادێک ئەم بڕیارە لەسەر هەندێک خوێندکار باسییان لێو دەکرد کە نمری پۆلی 4 و پۆلی 5 پۆلی 10 و 11 بوو هەژمارکرا بەڵام دواتر بڕیارەکە جێبەجێ نەکرا ئەگەر هاتوو ئەم بڕیارە جێبەجێ بکرێت لەم ساڵدا دەتوانرێت جێبەجێ بکرێت و ئایا خوێندکار لە قۆناغەکانی پێشووتریانە لە 10 و 11 ئامادەکاری ئەویان کردووە کە ئەمان نمرەی پۆلی 10 و 11 بۆ حسابە بۆ ئەوی بتوانن کە نمرێکی باش بەدەست بێنن بە نیازی ئەوەی کە ئەم نمرانیان بۆ کۆتا ساڵی خوێندنیان کە ساڵی کە دوانزەیە ئەمان نمرەی پێویستیان بۆ ئەو کاتا بۆ دەست خست بێ. ئەزاوە پرسیارێکی زۆر جوان و زۆر باش بوو دیارە ئەو پرۆژه یاسا کە دەردەچێ بەنمونە ئەگەر لەو ساڵ دەرچێ لە پۆلی دەی ئەو ساڵ دەگرتەوە یعنی لە وەرزی نوێی خوێندن ئەو خوێنکارانە ناگرێتەوە کە لە ئێستادا پۆلی 11 یا پۆلی 12 ئەو ساڵ پرۆژه یاسایەکە دەرچێ وەرزی ساڵی نوێی خوێندن کە 2022-23 دەکات لەو ساڵیەوە لە پۆلی دەوە حسێب دەکرێت پۆلی 10 و 11 و 12 یعنی ئەو یاسaya جێبەجێ ناکرێ بەسەر ئەو خوێنکارانێک کە لە پۆلی 12 ئەگەر ئەو ساڵ دەرچێ یا لە پۆلی 11 بەسەر ئەو خوێنکارانە جێبەجێ دەکرێت کە لە پۆلی 11 ئەو بەنسبەت تاقیکردنەوەکان پرۆژه یاسایەکە کۆمەڵک بابەتی تریشی تێدا بەنمونە لە خوێندنگا ئاهلیەکان 5 کورسیدانراوە بۆ ئەو کەسوکاری یاخود کوڕ و کچی شەهیدان و 5 کورسیدانراوە بۆ کورسی بەخۆڕایی لە خوێندنگا ئاهلیەکان بۆ کەمەندامانی سەنگەر و وەجگەلەوەش بۆ کەسوکاری ئەوانەی ئەنفالۆوانەنە. بەڵێ کاک شەمۆل بەدەر لەوە تاقیکردنەوەکانی پۆلی 12 ئامادەی کە ئەم ساڵیش بە هەمان شێوازی ساڵانی ڕابردوو بە شێوازی هەڵبژاردن بوو خوێندکار زۆر ناڕەزایەتی لەسەر ئەمە دەردەبڕی داوت کە نمرێکی زۆر هاتووە ناوی خوێندکار لەو بەشانەداوە نەهاتۆتەوە کە چاوەڕوانیان دەکرد یا خۆی نمرە بە ئاستێکی بەرز هاتووە بەڵام ئەم خوێندکارانە لە بەشێکی نزمتر لەو نمرەی کە هێناویانە وەرگیراون بۆ ئەم ساڵی خوێندن بۆ ئەم ساڵی تاقیکردنەوەکانی پۆلی 12 ئامادەی گۆڕانکاری لەسەر شێوازی تاقیکردنەوەکان دەکرێت یاخود هەر بە هەمان شێوازی هەڵبژاردن دەبێت. خۆی شێوازی تاقیکردنەوەکان کە لە ئێستادا هەڵبژاردنە لایەنی ئیجابی و سلبی تێدایە من وەکو خۆم بە شخصی لەگەڵ تاقیکردنەوە نیمە تەنها بە شێوازی هەڵبژاردن بەڵام کە لەگە وەزارەتی پەروەردەشدادنیشی و ئەوانیش کۆمەڵک کێشە و معاناتیان هەیە ئەگەر شێوازی تاقیکردنەوەکان بە نووسین و بە گفتوگۆ و بە هەڵبژاردن بێ ئەوەی کەناو هاتوۆتەوە لە زانکۆ و پەیمانگاکان ئەوە بەشەکە لە ئەوەی کە ینی دەرەجەی بەرز بێ دەرەجەک بە شێوازێک بیانی شێوازی تاقیکردنەوەکان بە شێوازەکە ینی حالەتی ببورن کە قسێت حالەتی قۆپیەکردن لەناو خوێنکاران زیاتر پەنای بۆ دەبدرێ بە ئاسانی دەستی دەکەوێت لە ڕێگەی بلوتوز و ئەوشتانە بۆیە دەکرێت لە ڕێگەی گۆڕینی شێوازی تاقیکردنەوەکان کۆمەڵە گۆڕانکاری بکە بەڵام ئەوەی کە ئێمە لەگە وەزارەتی پەروەردە قسەمان لەسەر کردووە باسمان کردووە ئەوان هەر لەگەڵ ئەوەنە شێوازی تاقیکردنەوەکان بە هەڵبژاردن بێواتە بۆ ئەو ساڵی خوێندنی شێوازی تاقیکردنەوەکان هەر بە سیستەمی ساڵی ڕابردوو دەبێت کە هەڵبژاردنە. ئێسواتە سەرجەم نمرەکە لەسەر هەڵبژاردن دەبێت یا خۆی 50-50 دەبێت. هەروەک ساڵانی ڕابردووە خۆی ئەو شێواز ئەو سیستەمی هەڵبژاردنە بە تایبەتی بەنمونە لە بیرکاری و لە هەندێک بابەتەوەوانە تەنها هەڵبژاردن یعنی پێویستی بە حەلکردنیشە
بەڵێ ئێستابارە بە قۆناغەکانی دیکی خوێندن بەدە لە 12 ئامادەی چ گۆڕانکاریێک لە سەر شێوازی خوێندن دەکەن لە قۆناغەکانی دیکی خوێندندا پۆلیدا پۆلی 11 قۆناغەکانی دینۆ ئەوانی دیکە چۆن گۆڕانکاری دەکەن نەخوتە چاکسازیێک لە سەر شێوازی خوێندندا دەکەن. بڵێ ئەوەی کە باسمان کرد لە سەرەتادا پرۆژه یاسایەکە کە لە داینگەوە تێدایە ئەو زادێ بۆ بنەڕەتیش دوو بازنەیە 1 و 2 3 1 و 2 3 سەرەتایی 4 و 5 و 6 بنەڕەتیش 7 و 8 و 9 یعنی سێ بازنەیەکەم و بازنەی دووەم و بازنەی سێ لێ ئێستادا لە پۆلی 1 و 2 3 سەرەتایی جەنابیشت دەزانی کەوتن نییە لەو قۆناغە بەڵام ئەوە تەنها بەپێی ڕێنماییەکە و وەزارەتی خوێندنی باڵاکتویەتی کەوتن نییە بەڵام ئێستا بۆ بە یاسا لەوانەیە هەندێک خەڵک یاخود هەندێک پسپۆر هەندێک کەس پێی باش نەبێ کە کەوتن نەبێ لە پۆلی 1 و 2 3 کەوتن هەبێ یاخود نەبێ ئەین کۆمەڵک ڕێی هەیە بەڵام ئەمە گەشتینەوەی ناکرێت و پۆلی 1 و 2 3 سەرەتایی هەر لە سەرەتای ساڵی خوێندنە تووشی حاڵەتەکی نەفسی بکەی یەکسەر بڵێ تۆ کەوتووی تۆ شکستت تێناوە بۆیە دەکرێت ئەگەر خەلەلك هەبێ ئەگەر خوێنکارە نەتوانە فێری ژمارە بێ نەتوانێت فێری نووسین بێ ئەوە خەلەل لە سیستەمەکە هەیە خەلەل لە خوێندنگایەکە هەیە ببوورن ڕیانی لەوەدەم خەلک لە مامۆستایەکەش هەیە بۆیە دەکرێت سیستەم و مامۆستا خوێندنگایەکە خۆیان چا بکەن چونکە خوێنکار منداڵێکە هاتووەتە پۆلیەکی سەرەتایی هیچ نازانێت جەنابەت دەبێ فێری بکەیت مامۆستایەکە دەبێت فێری بکە فێری ژمارەی بکە فێری نووسینی بکە بۆیە لە پۆلی 1 و 2 3 سەرەتایی ڕاوێژ بە کەسوکارەکەی و ڕاوێژ بە مامۆستایەکانی و بە بەڕێوبەرەکەشی بە یاساوات سابت دەکرێت کەوتن نامینێ لە پۆلی 1 و 2 3 سەرەتایی وەرزگەلەوەش لە پۆلی وەگەوەی باسمان کرد بۆی لە پۆلی نۆکە دەستنە پۆلیدا ئێستا خوێنکار بە کەیفی خۆیەتی دەستە زانستی دەستە وێژەیی دەستە پیشەیی ئێستا هاتوون لەو یاسایە سەتا شێستی خوێنکاران ئەوانەی کە بەدا و وەختی بەپێی نمرەکانە لەوانەیە نمرەی بابەتەکان ژارویکە و دوای لە هەندێک شوێن بە ڕێنمایی ڕێک دەخرێ سەتا شێستی خوێنکاران دەستنە بەشی زانستی و سەتا سی خوێنکاران دەستنە بەشی وێژەی سەتا دەیەکەشی دەستنە پەیمانگا پەروەردەییەکان وەکو پەیمانگای هونەرە جوانەکان و ئەوانەی کە سیناعەتی جاری هەیە و جگەلەوەش وەک باسمان کرد ینی ئەو سەتا ئەو ئیمتحاناتانەی کە لە پۆلی 10 و 11 و 12 دەکرێت ئەوە لەگەڵ دەرچوونی یاسایەکە جێبەجێ دەکرێت بەسەر خوێنکارانی پۆلی 10 و 11 و 12 و یەک شتی تریش زیاد کراوە لە یاسایەکە ئەویش ئەوەیە بۆ پەیمانگا پەروەردەییەکان لە قۆناغی سێی پەیمانگە پەروەردەییەکان ئیمتحانێکی نیشتیمانی دەکرێت بۆی لەگەڵ ئیمتحانەکەی پۆلی 5یان کەوان 5 ساڵی ناو پەیمانگە پەروەردەییانە ئەوە دەکرێتە نمرەیەک بۆی لە داهاتوودا گەربیانەوێت لە زانکۆ و پەیمانگاکان درێژە بە خوێندن بدەن وەجگەلەوەش لەو یاسایە ئەنیە بخۆ جەنابەت دەزانی کۆمەڵک مامۆستامان هەیە ماستەر و دکتۆرەیان تەواو کردووە هەوڵی گواستنەوە دەدەن بۆ وەزارەتی خوێندنی باڵا لەبەرەوەی کۆمەڵک ینی حەقی خۆشیانە هەندێک ماف امتیازات هەیەوانێک کە ماستەر و دکتۆران هەیە لە وەزارەتی خوێندنی باڵانە جیاوازن لەوەی کە لە وەزارەتی پەروەردن لەو یاسایەدا هەموو ئەو ماف و امتیازاتانەی کە مامۆستایشی خوێندنی باڵا هەیەتی دەدرێ بە ئەو مامۆستایانێک کە لە وەزارەتی پەروەردنە و ماستەر و دکتۆرانەیەوە ئەو یاسایە کۆمەڵک ینی شت دەکاتە هیزباری بنمونە چاپکردنی کتێب کە لە ساڵانی ڕابردوو بەداخەوە ئێمە دەمانبینی بەڵێ کاک شەمۆل زۆر سپاس بۆ بەڕێز شەمۆل ئاشتی ساویر ئەندامی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە پەرلەمانی کوردستان سپاس بە وەڵامدانەی پرسیارەکانی بانی ئەمڕۆی کوردستان نیست.